دەمانەوێت هەر لەسەر ئەم پرسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عەلا مستەفا شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵمان دەبێت گفتوگۆی لەگەڵ دەکەین. دکتۆر عەلا سڵاوت لێ بێت. هەر لەبارەی دەستپێشخەریەکەی چوارچێوەی هەماهەنگیەوە پرسیارت لێ دەکەم، پێت چۆنە ئەم دەستپێشخەریە؟ سڵاتان لێبێ. صراحة الوضع حتى لراسي ڕۆژە هەیە تاوەکو ئێستا کریزێکی گەورە و ئاڵۆزە و هەروەها بە پەلەتە شەنە دەسێنێت کێشەکە ئەوەیە کە سیقە تاوەکو ئێستا نییە لە بینی لایەنەکان تیاری سەدری زەمانەتی دەوێت لە چوارچێوەی هەماهەنگی لە هەمان کاتیشدا چوارچێوەی هەماهەنگی مەرجی هەیە لەسەر تیاری سەدری بۆ ئەوەی خۆپیشاندەران بکشێنەوە لە پەرلەمان بەر لەوەی گفتوگۆ دروست بکرێەوە. هەروەها دەیانەوێت کە تیاریش داواکاریەکانی کەم بکاتەوە ئەمیش ئەوە ڕەت دەکاتەوە چونکە هێزی سەرەکێ دەتوانێت خۆپیشاندەران بخاتە سەر جادە چونکە کوتلەی پارلەمانی نییە وەکو ئەوەی ئێستا چوارچێوەی هەماهەنگی هەیەی لە دوای کشانەوەی سەدڕیەکان. ئێستا ئەوەی کە دەیبینین ڕەوشەکە ئاڵۆزە و هەروەها قەیرانی سیاسی هەیە تیاری سەدریش ئەوە ڕەت دەکاتەوە کە بچنە سەر مێز و گفتوگۆ وەکۆی مستەفا کازمی داوای کرد هەرچەندە سەرۆکوەزیرانە ئەم پەیوەندیش خراپە و بە نەبوونی پارتی و هەروەها ئەندامانی حیزبەکە وای کرد کە مێزی گفتوگۆ لەسەر دووەمیان ئاوەژۆ دەبێتەوە و هەروەها دەزانن کە ڕزگاری نیشتیمانی هەبوو پێشتر بۆیە ڕەوشەکە باش نییە و هەروەها چارەسەری نییە پێویستیان بە هێزێک هەیە کە ببێتە ناوبژێوان و بێتە ناوەوە و هەروەها چارەسەری بکە. من پێویستە نەتەوەی گرتووەکان و مەرجعیەی دینی بەشداری بکەن. پێم گوتی کە کێشەکە ئەوەیە متمانە نەماوە لە نێوان لایەنەکان تیاری سەدری داوای زەمانەت دەکات و هەروە چوارچێوەی هەماهەنگی بە هەمان شێوە مەرج دادەنێ کە دەیەوێت خۆپیشاندانەکان نەمێنن. من وا دەبینم کە نەتەوەی گرتووەکان گفتوگۆ عەرز بکە و هەروە مەرجعیش بەشداری بکات چونکە مەرجعیەی دینی لە نەجاف هەبوونی ئەو هەیبەتی ئەو دەتوانێت دەسەڵاتی لەسەر هەمویان فەرز بکاتوە لە کۆتاییدا ڕەوشێک دروست بکەکەن نزیکیان بکاتەوە لە یەک چونکە ئەگەر ئەمە بەردەوام بێ وڵات وێران دەبێ ئابووری خراپە. دەبینی بانکی مەرکەزی لە 2 هەفتەدا 2 ملیار دۆلاری فرۆشتووە مەلەفی فەساد بەڕاستی زۆر پەرەی سندووە بۆ ئێمە پێویستمان بە مێزی گفتوگۆیە کە ئەنجامی بە پەلەی هەبێ و ئەم ئەنجامانە دروست نابن ئەگەر بە گەفی مەرجعیە و بەشداری نەتەوەی گرتوەکان نەبێ. من پێم وایە کە چارەسەری ڕەوشەکە دەبێ لە نیوەی مانگی داهاتوودا. ئێمە مانگی داهاتوو نیوەکەی تێپەڕ ناکەین بەڵکو چارەسەر دروست دەبێ هەرچەندە کە ئیتار تەنسیقی دەیەوێ پەرلەمان کۆ بکاتەوە بە پەلا کارەکانی بکات. ئیتار تەنسیقی ئەوە دەتوانێت بکات بنصف زائد واحد بەڵێ بەڵێ پێم وایە کە چوارچێوەی هەماهەنگی جلسەی پەرلەمانی دەکات لە کاتێکی زۆر نزیکدا ئەم دانیشتنەش دەکرێت کە دەڕۆشتێنە پەڕێنێت و هەروەها 50 لە زایدی 1 کۆ دەبنەوە ناکرێت کە سەرۆک کۆمار هەڵبژێردرێ و ئەمەش استفزازی تیار سەدڕی ناکە کە ئەمانیش دەیانەوێ ئێستحقاقە دەستوریەکانیان بەدەست بخەن. باشە دکتۆر عەلا وا دەکرێت کە پەرلەمان کاری خۆی بکە و
دەوری چاودێری خۆی لەسەر حکوومەت بکە يصار الى تقريب مع ئەمە نزیکن لە تیار سەدری بەڕوونی پێت دەڵێم هەر حکوومەتێکە پێک بێت بەبێ ئەوەی تیار سەدری بەشداری بکات سەرکەوتوو نابێت چونکە تیاری سەدری جادەی هەیە جادەش دەتوانێت هەر حکوومەتێک پەک بخات کە هەیە باشە دکتۆر هەرچەندە کە هاوبەشانی دکتۆر تۆ لەنێو قسەکانتدا دەڵێ پێویستە هێزێک هەبێت کە نێوەنگیری ئەو لایەنانە بکە لە بەرەو سیقیان بێکدین نەماوە باسی نەتەوە یەکگرتووەکانت کرد لایەنەکان لە عێراقدا بە گوێی بە قسەی نەتەوە یەکگرتووەکان دەکەن وڵاتانی دیکە تەدەخلی ئەوە ناکەن لەسەر ئەو مێزە گفتوگویی کە نەتەوە یەکگرتووەکان پێی هەڵدەستێت هي هو المشكلة انه حتى کێشەکە وێ هەتا شەڕ کۆتاینە هەتاوەکۆ گفتوگۆ نەکرێت دەبینین قەیرانەکە کۆتاییەکەوێ دانیشتنە ئێستا هەمویان ئەزەلیاتی خۆیان دەردەخەن بۆ لایەنی دیکێ بەڵام مێزەکە لە هەمویان بەهێزترە بۆیە ئێمە دەڵێین کێشەی نێوان پارتی و یەکێتی دەربارەی سەرۆک کۆمار ئەگەر چارەسەر ببێ 70% کێشەکان چارەسەر دەکات چونکە سەقلی سیاسی سەرۆک بارزانی بە شێوەیەکی پۆزتیڤ کاریگەری دەبێت لەسەر چوارچەوەی هەماهەنگی و تیار سەدری بۆ ئەوەی متمانیان بە یەکتری هەبێ و هەروە نزیک بنەوە لە یەکتری ئەگەر هات و دانیشتنیش دروست بێ بە چاودێری مەرجعی و بەشداری نەتەوە گرتووەکان ئەنجامێکی باش دەبێ و هەروەها کاخەزێکی زەمانات دەبێ کە دەکرێ حکوومەتێک پێک بێ بە هەندێک مەلەفەوە کە هەڵبژاردن بکە لە کاتێکی دیاریکراودا هەندێک کێشە چارەسەر بکە و بەبێ ئەمە فەوزا دروست دەبێ فەوزاش زەرەری بۆ هەمویان دەبێ دکتۆر عەلا مستەفا شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ مادومان کردی دکتۆر شكرا جزيلا لكم